بەڕێزان چەند بارە ئاسا ئەو کاتتان باش وەرن هەندە قسە و باز دەکەین. دۆسیە دەجوڵێ، دۆسیە بەدەستە خۆت نییە بەڕێزان، خەبەر دروست دەبێت، دۆسیە دەجوڵەیە. وەرن عەبدولەتیف دەستی بە فشە کردێ، فشە و پاساوی ترس و ئەو میلەتەی چەواشە دەکاتن. وەڵڵا وە دەزان ساری سی و چلەکانە بە کەیف خۆیان دێن کۆمەڵی قسە فڕێ دەدەن، پاسا و لۆ درۆکانیە. هەندە قسە و باز دەکەینە سەر عەبدولەتیف سەلەفی. هەر ئێستاتان دە برادەریش دێن کاکم وەڵا گاڵتە بە خەڵک دەکەن. وەزان سەردەمی دیاقنۆسە، ئەو سەردەمە چ کۆنیە یۆنانیەکان بووە. کورەکە کە قسەک شەرم لە خۆتان بکەن، ئەی هاوار ئینسان کو دەکرێ ئەوە لەو سەردەمەی تەکنەلۆجیای ئەو هەموو درۆ دەلەسە بکە کە بە ملیۆن کورد لە ئەوروپایە، بە ملیۆن کورد لە ئەوروپایە. هاڕیان خورشی تەرکیش هەند تەفسیراتی جیا هەیە، بەڵام ئەو کوڕام گەیاند، ینی دوێنێ من دەکەم کەس ڕام گەیاند ئەوە خێزانەکەی کوڕەکەی خیانەتی لێکردینە حەبیاندایە. ئەگەنا ببورن ئەگەنا هەمووتان دەزانن کە عەبدولەتیف سەلەفی ببوون. خورشی تەرکی باش تێکەر بووین ئەمەش. خورشی تەرکی وا بە ئاسانی تەسلیم نەدەبوو، وا بە ئاسانی تەسلیم نەدەبوو. بەس خیانەت لە ناو ناپاچی ناو بنەماڵەکەی دروست بووە، بۆیە هەمان بەبێ شەڕ تەسلیم بوونا. ئەزا هێزە دیژە تیرۆری پارتیش بەسەرکەوتن وێنەی ئەوە کە نەما چوونە زەپەچی زۆر گەورەیان گرتیە. بەس بنەماڵەی خورشی تەرکی بێدەنگ بوون. هیچ من ناڵم لەگە تونند و تیژی نیم، بەس ئەو بێدەنجێتان دەشبینی پارتی قۆستیەوە. ئەو ڕۆناسبەی دەرێ بەردەدەن بەس دەبینن چەند مانگ و چەند ساڵ دەخایەنیتن. باشە دەبینن چەند مانگ و چەند ساڵ دەخایەنیتن. ئەوە سیفەتی پارتیە، دایمی سعات پێ دەڵێت تو هیچ مەکە ئەمە لۆت دەکەم، دوای ئەو هیچیش ناکاتن. ڕێز و خۆشەویستی هاوڕێیان، ئێستا دەست پێ دەکەین بەهەر دەست پێ بکەین. هاوڕێیان عەبدولەتیف سەلەفی ئینسانی وا بێ چاوەڕووم نەدیتیە، یعنی ئەوە دەشبینن وەکوما، لەبەر ئەوەی ئێستا سەردەم نییە گوتە گوتە، هەموو قسەکان دەکەویتە ناو میدیە. عەبدولەتیف وتی ئەوە ژیری دەستکردە، دوای گوتی باندا، دوای ئەوە گوتی موعامەرەیەکی گەلە گەورەترە لەوەی کە ئەمە تەسەوڕم دەکرد. دوای ئەوە دەیان تەفسیری کەی ناگوتی ئەم دەچم دەبەمە ئەو دۆسیەم دەبەمە لای دادگای خوای، کەچی داگاکەی بردە بەریتانیا. ئەی هاوار کاکە دادگای خودا لە بەریتانیا نییە، ئەنی بە جددی لە هەمووی ئابڕوو بەرتر، ینی دادگای بەریتانیا دادگایەکی ئەلمانیە، ینی دادگایەکە ئەوان بە کوفر و ئیلحادی تێدەگەشتن. یعنی ئێستا عەبدولەتیف سڵ لە هیچ درۆیەک ناکاتەوە لۆ پاساوهێنان بۆ هەموو ئەو هەموو کارە قێزەوەنەی. وتی نا هەڵنایەم هەڵات، تاوانە سا دەڵێت بۆ لە کەرکووکە درۆی دەکەن، سەفەر بۆ تورکیا بڕۆم بزانن، نە هەندە ئاکوتی پێدەوێتن. بە نمونە دایمی سەعات هەیە هەفتانە خۆی پێچاتەوە بڕۆ سەیری ڕسمەکەی بکەن. دوێنێ گوتی ناڕۆم، ئەو ڕۆ هەستایە ڕۆییە و هیچ گرنتێک نێبێتەوە. یعنی عەبدولەتیف درۆ لە دوو درۆی دەکە لۆ پاساوهێنانەوە لۆ کەیسەکەی کە کو دەڕوا وەکو حەبلێک زیاتر لە خۆی لە منی خۆیدا ئاڵێنی بێدەنگ بێ باشترە. یعنی وتی ئەوقاف لەگەڵمە ئەوقاف دەریان کرد بە تەمابوون دەری بکەن. هەرچی گوت لێدوانیدا هەموو درۆ دەرچوو، پاساوی هیچ پێ نییە. کفر و ئیلحادی کرد، دوو کەس لەگەڵی نەبوو. یعنی ئێستا هاتیاڵێ چم شکایەت لە یاخی دەکەم بەنمونە، ئێ وەڵای عەبدولەتیف من سەگێکم هەیە، گونەکەی ئەو سەگەت پێ بژیرێ هیچ لەگە یاخی پێ ناکرێت، تەحەدات دەکەم. ئەزان بۆ باوڕێیان
ئەو کابرا لە ناو سلێمانی پێی نەکرایە بەراعەتی خۆش لەو هەموو دەسەڵات و پێگەی هەیە 11 کچ لەگە کوڕ شکایەتیان لێکردیە هیچی پێ نەکرا دەرکرایە بە بڕیاری فەرمی لە سلێمانی لە زانکۆ و لە ئەوقاف و خەریک بوون مزگەوتی لێ بستێنەوە ئەنی لەو دادگایی کە بەخۆی باڵا دەستە هیچ پێ نەکرا دەیەبێتە دادگای بەریتانیا بە هەموو دادگای مولحیدان لەوێشتی پێ بکرێ ئەخر عەبدولەتیف ئەو درۆیانت لە چییە بڵێ هەڵاتیمە بەس پاساوەکەی بەوەی دەبینمەوە دوو هاوڕێ من دەمێ بە پەلاوەتان پێ بدەین ئێمە لێرەین دادگای ئەوروپا بڕوا بکە ئەوەندە کریمینێل زۆر بووە لە بەریتانیاش لە سویدیش بە خۆتان دەزان ئەوەکەیە تااقەتی هەیە 15-16 مۆزەف و پۆلیس و محققی خەریکی گەلوگونی عەبدولەتیفی بکە و ئەگەر دامان نەکردیشی عەبدولەتیف بە بەڵگە لەسەری فەرمی ئیزانکۆیە ئیخوێننی باڵایە ئەی شایەدی لەسەر ینی بەڵگەی فەرمی حکومی لەسەری هەیە 100% کە بەدەست و پێ تێدەکەویت ئەوجە لە هەموو ئەوانە گرنگتر کاکە لە ئەوروپای قەزیەی دەستدرێژی سکسی یان جێچەڵی سکسی ئەمە لێرەینە جێچەڵی سکسی پرسیار کەشفکردن ئەوانە تاوانی گەورەن قانونی مخەلە بشەرەف ڕاوزانم ئەو قانونە چینە دەوڵەتی وەکو تیرۆرە لە هەموو دنیا منبوزە ینی منبوزە لەبەر ئەو کێشەیەکی گەورەی ژنە لە هەموو دنیا عەبدولەتیف بەدەست و پێی خۆی ئەگەر تەحەدای دەکەم ئەگەر مەردی کاکە وەرە لە سوید شکایەت لە من بکە پیاونی عەبدولەتیف وەرە شکایەت لە من کە بڵێ قادر نادریش بەشدار بی لەو پرۆسەی باشە خۆ من هەڵمەتی زۆرم کردتا سەرەت و دەیان شتم کرد وەرە لێرە شکایەت بکە بزانە کو دەگیژێ دوای عەبدولەتیف بە چ حەقێکی دەتوانی کوڕی کاچ خۆ مەڵای هەندێک خەڵک زۆر بەسەقەت لە دادگای ئەوروپا گەیشتیە ئێمە ئەمە لە 2011 کە دەمی کریمینێل ئەوەندە نەبوو چکە دەرێم کریمینێل گەلک زۆر بووە پۆلیس و دادگای ئەوروپا مەجالی نییە کاکە لە سوید من چوینە ناو بە ناوی من شکایەتیان خۆیان چوینە ناو ئینکۆمی دیکلاراخۆن ئەوانەی سویدن بانقی نهێنی من بە ئیمزایان کردیە بە ئیمزاوە گرتم تەقدیمی پۆلیسم کە ڕەفزم وەگرت بە قوربان ئێستا لە سوید لە بەریتانیا چەند وڵاتانە تەنیا ئەو شتانە دەکرێتن کە زۆر خەتەرە لەسەر ژیانی خەڵک زۆر خەتەرە تااقەتیوان هەیە لە گەلوگونی عەبدولەتیف بپێسنەوە گەلوگونەکەشی چێ بە بەڵگە لەسەری تەسبیت بووە لە دووسێ دامەزراوەی گەورەی حکومی شایەدی لەسەری هەیە یعنی ئەو خەڵکە بە جێل تێدەگا ئەو کابرایە دەوەڵڵاهی تەحەدای دەکەم بۆێری بچی شکایەت بکە نە جنسیەت هەیە نە یاخی جنسی هەیە یعنی ئەوانەشێ کورکاکە من 2011 کە ئەو دەمی کریمینێڵ نەبوو لە سوید شکایەتم لە مەحموود سەنگاوی کردیە 100 جارە برێم لە کەریم سنجاری کردیە جەعفەر ئیمێکی کردیە 12 کەس بوون عومەر فەتاح کردی کەوانە دەیان تاوانی نێودەوڵەتیان کردیە گرتن کوشتن تیرۆری سیاسی باشە بەجددی پۆلیس ڕەفزیدا کاکە پۆلیس بەدوان نەچوو ڕوودا و لە کوردستان ڕوویدایە لە کاتێکدا بە پێی یاسای سویدی هەموو هاوڵاتێکی سویدی لە هەر شوێنێک جنسیەت هەبی لە بۆ تەیە دادگایی بکری ئەوە زۆر ئەنتیگەنی ئەنی ئەو ملەتەی بەچ تێدەگەن ئەو هەرێک دێ دوو قسە فڕێ دەدا وەچی دزێک گیرا بوو گوتی ئەی ڕەقیب کاتشم ئابڕووی چوو هاتیە دەیەوێ بە مووقف لە بۆ مامشاندا تۆ لە کوردستان نتوانی بەراحەتی خۆت پیشان بدەی هاتی ئەوروپا ئەو ئەوروپای مولحیدا یعنی هەندێک شت بە جددی بێزەلەتە کاچ خۆ کاکە ماڵی بارزانی بە هەموو قوتی خۆیان ئەوە 5 ساڵە هەوڵ دەدەن مەکی ئامێد 1 سەعات بگیرێ نەچرایە نەدرایتە دادگا ئەو ماڵی بارزانیە بەو هەموو ملیارە دۆلاری بیسیش چەند شکایەتەیان لێکردیە لە دادگای ئەهلیش یعنی علم مەکی بەڵگەی نییە لەسەر ئەو شکایەتانە بەڵگەشی نییە هیچ شتێکی نییە لەبەر ئەوەی مەسەن بەیەکەکی گوتیە زۆڵە کاکەوان ماڵی بارزان هەستان هەویان دەرهینا و هینانە ئەڵمانیەوتەن کاکە زۆڵ نییە چکرە وەڵا دۆڕای پارەی محامی هەردوو لایەن بدە و جارشکە نابی لەسەر ئەو کەسەی ئەو قسانە بکردەوە لە ئەهلی یعنی ئەوانە ئەوروپا بەستێگەن ئەو وەختی خۆشی پاڤلیش گوتی کە لەسەر ئەوەی دروست بیتانە
دەنجی ئاوی دەچمە دادگای لاهاش واز نایەنم هەر یەکەرەسۆ چمە دادگای لاهای کورە بابە بە قوربان پرەنسیپێ دادگای لاها دەبی وڵاتێک ئەمە وەخت خۆی لە ڕێکخراوی چاک هەوڵەشی زۆرماندا لەو قەزیەی ئەنفال بچین لە دادگای لاهای دەبی وڵاتێک بچی پشتگیریت بکە وڵاتێک بە فەرمی هەتا بگاویتە دادگای لاهای دەیان مجرمی گەورە کە بەڵگەی یەکلاکەرەوە لە سەریان هەیە شاهد هەیە جنسیەی ئەوروپیان هەیە شکایەتمان لێکردنە نەجیرانە دێن قسە لەسەر عەبدولەتیفێک دەکەن کە گەلوبوونی لەو گۆڕەی دیار بوو بەڵگەی لەسەر تاپۆ کرایە یعنی ئەو میلەتە ئەو لەتیفە فەندی بەچی تێدەگەن بەچی تێگە ینی خەڵکێک دێتن خۆی پێ ڕۆژنامە نووسە ئەڵێ وەڵات چۆ سکاڵا بکە ئەریکاکە دەپرسە سکاڵە لە ئەوروپا چۆنە چۆن نییە چێتان دیت ڕەنزدار 3 ساڵ و نیوە شکایەتی لە ڕەگەز کەمال و لەو کوڕە کردیە لەو ژنە کردیە مانگەکەی کە قەزیەکە تەحقیقی دەگەری دەست پێ کردیە لە العلم کابراگە لە بەلجیکایە 10 ساڵە 100% بەڵگەشی هەیە دۆستەکەش بۆ ڕای گشتی یعنی ئەوانە بە چ تێدەگەن 50 شکایەتم کردیە من دڵنیام 50 شکایەتیش لە من کرا 50 شکایەت بە بەڵگەی ڤیدیۆیی دەنجی کارە ئەو تیر و هەوڵە تیرۆرەی لەسەر من کرا و هەوڵەکی تیرۆری یەکێتی چەند برادەرێک دەزانن بە دەنجی مافیاکانەوە دایتمە پۆلیسی سویدی بە دواتچوونی زدیان نەکرد بێ خەریکی گەلوبووری عەبدولەتیفی دەبی ئەم دەرێن بە بەڵگە دایتمانە لێرە هەوڵی کوشتن دەدایە کوشتن 3-4 ساڵ لەمەوە بە کاچغۆم یعنی بە جددیمە ئەو خەڵکەی ما یان ڕۆژنامە نووسێک جێلە عەبدولەتیف برێ هەراتیمە دوێنێ گوتی هەر نایم ئەو ڕۆ هەڵات لەو هەمووی دەچی بە مەتاری کەرکوچی هەردە داوەشەی لە سلێمانی ڕۆژێک پاشتر هەیە خۆشی پێچایدەوە قسەی مە لەوەدایە هاوڕێیان یعنی خوشکان برایان هەر یەکێک هەڵدەستێتەوە بۆ میلەتێک بە تەڕادە بێری دەیکاتە چ دزی و درۆزنی دەکە بە وەتەنیەت بە خەڵک دەفرۆشی یاوەشی عەبدولەتیفی ئابڕووی چاهاتێ دەیەوێ دەرێ وەڵا لێرە ئابڕ کورکاکە تو لە سلێمانی بەرعادت پێنەدرا هەڵاتی لە مزگەوت دەریان کردی لە زانکۆ دەریان کردی لە ناو کۆمەلگای کوردی ئابڕوو چووە هاتی لە ناو وڵاتی ملحیدان ئەوە بکەی هەندێشت تێ نییە یعنی بە جددی ئەو میلەتەی بە چ تێدەگەن ئەنگۆ خەڵک بە چ تێدەگەن لە سەردەمی چاد گێپێتێ و ئەو لەمای یعنی بە جددی دنیایەک کاوە بە چاد لێدا بڕۆ کاکە بڕۆ لە چاد گێپێتێ بدەن بزان چەند کەس لە ئەوروپای شکایەتی سەرکەوتوو بووە کورەگە شکایەت سەرکەوتوو بە 1000 شکایەت لە ئێمەمانان کرایە هەزاران شکایەت لە ئێمە کرایە ئەم پێتان دەڵێن ماڵی بارزانی کەس بە قەدەرەوان بە ملیارەها دۆلاریان لەدەستە ئامادەن 1 سعات نەیانتوانێ مەکی بخەنە ژۆرێ 1 سعات کە هەموو تاقەیەکیان تەرخان کردیە وەڵا کاکم خاتیە وەڵا بەخۆی و بە بەڵگە لەسەری ئیسپات بووە بە هەموو دامەزراوی دەرە وەڵا ئەمش ئەوە دەکەم دوایە عەبدولەتیف قسە لەسەر عەبدولەتیف بڕۆن بپرسن کابرایەکی پۆپولاری دیارە و کاریگەریەکە و ڕەوتێکی ئەوە هەر بە بیرهێنانەوە زۆر کەس بەم دەڵێ ئەوە ڕەوتێکی ئیسلامی نینە کورە بابە ڕەوتێکی ئیسلامی جدان ئەوانە وەکو ئەو کەسایەتی ئاینیانە نین تەوەجۆهێکی سیاسی تایبەتیان هەیە بە کۆمەڵ دەنگەدەن بیر و باوەڕیان جیا لە چاو هەموو ئەوان کە ئەوانە هاوڵاتی نین وەکو باو باپیرانمان ڕەوتێکی ئیسلامی سیاسی بەس حزب نین ئەگەنە دەنگدانیش دەکەن دەڵێن دەنگ دەدەنە سوڵتەی لە پێش سوڵتە ڕادۆست خۆ وەکی مامۆستا عەبدولکەریم دەڕسی و مەسەلەن مستەفا زەرنی و مەلای گەورە نین تەوەجۆهیان لە ناو کۆمەلگا بێ ئەوان ڕای سیاسیان هەیە کاکە لە هەموو بوارە سیاسەکان من نامەوێت زیاتر کاتان بگرم بەس ئەوە گاڵتە جاریە کورد هۆی هالەو لەو ئەوە بکەن هەرستەوە ئەو خەڵکە نییە تەئەسف نەداهاتم بەس تەئەسف خۆم ڕۆژنامە نووسە دەهاتێ سکاڵای بکە کورە بە شەرەف بوونی ڕەشۆی سەگەکەی میشت پێ ناگیرە عەبدولەتیف تحەدات دەگەم باشە و بێرە بڕۆ شکایەت کە هەرە چەند مانگێکم وەرەکات گوتی هەم شکایەتم لە قادری کردیە کورا من دەزانم چەند هەڕەشەی کوشتنم لێ کرایە چەند بەڵگەم دایتە پۆلیسی سوید جنسیم هەیە چالاکوانەکەم لە وڵاتەی ناسراوم دۆسیەکان نابچستە پێش کابرایەک بەهی ئەو نوکتێتانە بۆ بڵێم بڕوا بکە لە ماڵپەڕەشی کوردی ڕسمی عەیبنەبی گەل و گومشی بڵاو کراوە دەیان تۆمەتی لێ دروست شکایەتی کرد بە 24 ساعتی ڕەفسیاندایە
ئەوە پۆلیسی ئەوروپای تااقەتی هەیە 200-300 دلار کورە بە ملیۆن پاوەندی دابنێت کۆخۆنی و لێ دووەردەگریەوە تاقیقی دەوێ بە دوچوونی دەوێ شایدی دەوێ ئیلا ئاخری بێخەریکی بابەتە چیبی ئەو هەتافی ئەو لە ناو وڵاتەکەی خۆی وا دەرەقەتی ڕێسوشی نیاوەتە کارمەندی نییە ئەو هەموو محققی نییە ئەو هەموو پۆلیسەی نییە و ڕووداوەک لە کوردستان ڕووداە کە بە ملیۆن ئەوە دەبی دەیان مەلا چەندین مەلاک نەک دەیان مەلا لەسەر یەک لێ دوانی فەسڵ کرایە کە گوتیتی لە ژن بدەن لە ژن ئاوە لە سوید ئەوە کرا لە ئیتالیا لەو ماوانە کرا لە بەریتانیا کرایە دەیبیزا لەگەڵ گونی عەبدولەتیفی دەکا ئاگاداریەتە دووبارە نازەمەڵە لەگە کام کاتە بەرحاڵ هاوڕێیان من هەر دەمەوێ بڵێم گاڵتە بەو میلەتەی مەکان عەبدولەتیف کابرایەکی قورمساغی درۆزنی بێ ئیرادە دەرچوو هەموو ڕۆژە درۆیەک دەکات درۆیەکانیشی لێ کەشف دەبی وتی زیرەکی دەستکردە دوای گوتی باندن دوای گوتی موعامەرەی عالەمی هەیە ئەو قاف لەگەڵمان لە هەر هەموو شاپتڕێن کرایە هەموو قسەکانی درۆ بووە کابرایەکی شەهوەت بازە با بەلێمان گەڕەوە بچینە سەر مەلەفی حوسێن گرچاڵی بەڵگەکەتە بەردەست حوسێن گرچاڵی لێرە پێت دەڵێم بە پەلە داوای لێبوردنە و ژنە و لە من نەکەی مەلەفی توش دێتەوە گۆڕێ یعنی کاچی خۆم ئەو کۆمەڵێک لەگەر ئەو پەرڕێزمنەوە دەیان مەلا و کە ئەمە قسە لەسەر کاکە بێشەڕەفی هەندە مەلا دەکەین قسەمان لەسەر ئاین نەکردی ئەگە بیکەش ئەگە بم باوەڕێکی ئاتیستم هەبی شەرم ناکەم دێن باسەکەم بەس من دێن کاکە دژی ئەو بێشەڕەفیە دەبین کە ئاینیان کردە بەردە بازەك لە شاوەت بازی دێدرێت و کافری هەمووش نیشانەی ئیفلاسیە دەبینەوە عەبدولەتیف باشترین نمونەیە کو دەوێت لە پەنای دین پاسا و ئەو کارە قێزەوەنی و ئەو هەموو درۆیە لە بەرچاوی هەمووتان دەکات ئێستا لۆتان دەرکەوت چەند کابراایکی سووک و درۆزنە چۆن ئەو دروشمانەی دەیگوت ئەو هەموو بانگەشەی بەس لەو کەیسەی نەگرێت چەندەوێ من نامەوێت کاتتان زیاتر بگرم هاوڕێیان تەواو بەڵام ئەوە بەشێک لەو ڕەمزە ئاینە ئیسلامیانەی نوێن کە تەوری کە فکرەکانیان بڕوا بکەن لە ناو کۆمەلگای ئیسلامی کوردینی ئەمە کاکە باو باپیرانی مە 1400 ساڵە لە ناو دینی ئیسلامیدانە نمونەی هەرە جوانی میهرەبانیان بڵاو کردەوە کاکە مامۆستا عەبدولکەریمی مدەڕس ئەو زاتە گەورە هەموو کوڕەکانی شوعی بوون هیچ پێکدا دانیش نەبوو 56 هەموو خەڵک چەپ و شوعی بوو هەموو خەڵکی کۆمەلگای ئیسلام هەمووشی ئیسلام بوون ئەو ژاهر و ئەو عەقلیەتە هەموو ئەو ڕەوتانە هینایتیان لە پەنای هەندێک تعریبی باسم کرد بەیانیانی وشەی خوددایان تەرک کرد یەکتیان هەمویان تعریب کردیە هەموو شەکانی ئەڵێ خوددا نەما ئێستا بە ناوی خوای گەورە و میهرەبان نەما هەمووی بۆ عەرەبی ناوی مناڵانمان ئەومان ئەوانە هاتوونە بەس لە بۆ ئەوەی کۆمەلگای کوردی فاسدکەن لە پەنای هەندێش مسیاریا هینا متعەیان هینا شەهوەتی ئەینەکان هیچ لە کۆمەلگای کوردیمانە بوو هاوڕێیان بەرحاڵ تەحەدای عەبدولەتیف بکەن تەحەدا عەبدولەتیف وەرە لە سوید شکایەت لە من بکە بەس ئەگەر بێ سوید ئەم شکایەت لێ یەکەم باشە کە کوو کابرایەکی وەکو تو ئەو هەموو جێچەری سکسیت کردیە سوید بواردەدا ڤیزەت بداتێ بەس ڤیزا کە کەسمان نازانێ هاوڕێیان دەچتەنێ وەڵە لە ڤیزەی شنگڵەکەی ببوورە ڤیزەکەی ئەگەر بێتە بەریتانیای دۆمینیکای هەیە چێڕەمەوە بە پەلە پەل هاتیە کاتە چ